بەڵێ خۆشەویستان لە تەوەری دومدا باز لە یەکێک لە تەورە گرنگەکان دەکەین کە ویش دابڕانی قوتابی و خوێندکارانە لا پرۆسەی خوێندن با بزانین تا چنێک کاریگەری خراپ لەسەر قوتابی خوێندکار دروست دەکات و چارەسەرەکان چین و گرنگترین ڕێنماییەکان چین بۆ ئەوەی قوتابی و خوێندکار لە خوێندن دانەبڕێن کە دوجار دەبێتە هۆی دروستبوونی چەندین کێشەی گەورەتر لە کاتێکدا دەبڕێن لە خوێندن لەوانەیە تێکەڵ بە کۆمەلگا بن، تێکەڵ بە بازار بن، تێکەڵ بە کەسانی خراپ بن و کێشەی گەورەتر دروست بێت لەوەی کە تەنها نەبوونی شەهادەیەک بێت. بۆ ئەمە بەستش میوانداری زۆر بەڕێز سیروان حەمەخان ڕاهێنەری پەروەردەیمان کردووە لە ستۆدیۆ لەگەڵمانە و گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەین. زۆر بەخێر بێی کاک سیروان. مۆسا سیروان دەمێت لەوە دەست پێ بکەم گرنگترین مەترسیەکانی دابڕانی خوێندکارێک قوتابیەک چیە لە خوێندن بە تایبەت کاتێک ئەو باوە لە نێوان ئێمەیە دەڵێن ئەگەرنەوە خوێندایە ئێستا خاوەنی سارە بووی، خاوەنی ئۆتۆمبیلی خۆتە بووی، شەهادە هیچ بەهایەکی نییە لە وڵاتەیە. ئەو مەترسیانێت چییە کە تووشی یاخود ڕوبەڕووی تاکێک ئەبێتەوە کاتێک لە خوێندن تاوەڕێت؟ بەڵێ دەستان خۆش بێ بەناوی خۆی گەورە و میهرەبان. لە ڕاستی ئەم بابەتە بابەتێکی زۆر گرنگە، بابەتی ڕۆژە. ئەگەر لە پێناسە سوکراتیەکەیەوە بۆی بڕۆین ئەڵێ پەروەردە چەندێک پرۆسێکی گرنگە لە ڕاستی ئەوە پرۆسێکی ئالۆزیشە. ئەمە بەڕاستی هۆکارنی ئەنجامە دابڕانی خوێندکار لە قۆناغەکانی خوێندنە. ئێمە هەندێک جار خۆمان وا لێ تێگەین کە ئەمە تەنها قۆناغی بنەڕەتێکردن، بەڵام ئێستا ئەمە لە سەرانسەری عێراق وڵاتانی دەور و پرشا بەڕاستی تاوەکو ئاسی زانکۆ شەڕەوە. ئێمە گەر پۆلینێکی خێرای بوو بکەین کۆمەڵی هۆکارمانەیە کە کاریگەری هەیە لەسەری یەکێک لە هۆکارەکانی گەرۆک و هۆکارێکی دەرەکی باسی بکەین. ئێمە لە ژینگەیەکە ئەژین بەڕاستی بەداخۆ ژینگەیەکی گونجاونی بۆ خوێندن لە ساڵی هەشتاکانەوە ئەگەر بیهێنین ئەم وڵاتی ئێمە کە کوردستانیش بشێکە لە عێراق و لە ناوچەکە ئەبینین بە کۆمەڵێک شەڕ و شۆڕ و بار و دۆخە ئەڕوا. ئەمە یەکێکە لە هۆکارەکان کە ژینگەی وڵات و ئەخوازێ کە خوێندکار و قوتابی لە ناوەندی خوێندن لە قۆناغە جۆر بە جۆرەکانە دابڕێن. اینجا قۆناغی بنەڕەتیە، قۆناغی ناوەندیە، قۆناغی ئامادەیە، تاوەکو لە قۆناغی لە ڕاستی زانکۆش ئەگەر لە خوێنی باڵاشە هەبێ بێگومان کە تۆ بارودۆخەت بۆ نەگونجێ قوتابی خوێندکار دوورەکەوێتەوە. ئەمە بەشێکێتی بەشی دومیان بەڕاستی بریتە لە بێکاری یان هەژاری کە ئیتر ئەمە چۆن بڵێ کۆمەڵە تەقاری لە ساڵانی ڕابردووە بڵاو کرایوە لە سەر ئاسی عێراق، یعنی بێکاری و هەژاری ڕیزبەندی یەکەم گۆرکردووە کە ئاکا خێزانەکان مناڵەکانە لە قوتابخانە و خوێندن دوورکۆنەوە. کاتێکە خێزانێک نتوانێت جلوبەرێک بۆ مناڵەکەی دابین کە کاتێکە نتوانێت وەکاری گواستنەوەکەی بۆ دابین کاتێکە نتوانێت خۆراکی پێداویستەکەی بۆ دابینەکانێت کاتێکە نتوانێت جلوبەرگووی قوتابخانەی بۆ دابین بکە. ئەمانش بەڕاستی هۆکارێکن وە ئەکا کە قوتابی خوێندکار لە دوور بکەوێتەوە. بەشی هۆکاری دومیان هۆکارە ناوخۆیەکانە. ڕەنگە ئەمە بەشێکیان قوتابخانەکە لی بەرپرس بێت، ڕەنگە بەشێکی دایک و باوک لی بەرپرس بێت، ڕەنگە بەشێکی ژینگەی کۆمەڵایەتی لی بەرپرس بێت، ڕەنگە بەشێکی سیاسەتی وڵات لی بەرپرسی وەکو جەنابە دامەژەت پێکرد لە وڵاتی ئێمە بڕانامە لەکوێ بابەتەکانە لە چ شوێنێکات دامەزراندن بڕانامە بووە بە پێوەەر. کاتێکە ئێمە نمونی قوتابخانەیە گۆرەگرین لە سەرانسەری عێراقیان لە وڵاتانی دەوروبەرە، کاتێکە خوێندکارێک نایە بۆ دام چی لێ پرسێتەوە، کاتێکە خوێندکارە تاخیرە بێت، کاتێکە خوێندکارە ڕائکاتەوە کە تۆ بە دوای هۆکارەکان نەڕۆشتی ئەو ئەنجامەکە دەسەکەوێ. ئێمە ئەبینی لە ساڵی 2017 تاوەکو ساڵی 2023 خۆشبەختانە لای خۆمان هەڵمەتی گەڕانەوە بۆ خوێندن تاوەکوێتان نزیکەی 20,000 خوێندکارێک گەڕاونەتەوە بۆ خوێندن. بەڵام تۆ تاوەکو هۆکارە بنەڕەتەکان چارەسەر نەکەی بێگومان ئەم پرۆسەیە بەردەوامی ئەبێت. وکوتم بێکاری یان هەژاری خێزانەکانەوە نمرەیە گۆرەگرێ. پاشان لەم ساڵانەی دوایە هەم بەهۆی ئەم بارودۆخ و ژینگەی وڵاتە ئێمە بینین دیاردەیەکی تر سەری هەڵداوەش بریتێ لە کۆچ، یعنی خەڵکە بینی لە ئاسە زووەکانی قۆناغی خوێندنە سەیرەکەی ناوەندەکانی خوێندن بەجێ هێڵێ و ئەڕوا بووە هۆکار زۆرن و وەکو چارەسەریش بەڕاستی ئێمە ناتوانین بڵێن ئەمە تەنها یەک چارەسەرێکی، ئەمە بەڕاستی چارەسەرێکی گشتگیر و هەملایانەوێت. هەندێک لەوانە لەو هۆکارانە خێزانەکان بەرپرسن بە دەرەجەکەم کە تەرجیعی خوێندکارەکان بکەن. ئەمە خاڵی یەکەم، خاڵی دوم قوتابخانەکانن، خاڵی سێهەم پلانی گشتی حکوومەتە. پلانی گشتی حکوومەتیش ئەمە زۆرجار بەڕێنمایی نابێت تۆ بڵێ ئەوە ڕێنمایەکمان دەکرد خوێندکاران کێوازیە ناوە لە ناوەندەکانی خوێندن فەرمگەڕن، نا تۆ بەدیلەکانت بۆی چییە؟ ئێمە ئەبینین لە وڵاتانی دەور و پشتی خۆمانە ئەم شتە بە قانون ڕێکخورا. کاتێکە کەسێک چێتە ناوەندەکانی خوێندن باجێکی خوێندن بۆ ئەکرێ ئەم کەسە کوێ هەر دوکانێک، کوێ هەر مارکێتێک، کوێ هەر شوێنەکەوتی من کارەکەم لەبەرەوەی خوێندکارم دەرفەتی کاری بۆ ڕەسێنرێ. خاڵێتر بەڕاستی پێویستی بە کۆنفرانسی هەمەلایەنە هەیە، پێویستی بە کۆنگرە هەیە خەڵکی مختص، خەڵکی
شارەزا لە بابەتەکە بین قسەی لەسەر بکەن ناوچەکان دیاری بکرێ شوێنەکەی دیاری بکرێ پاشان تەمەنی گەنجەکان دیاری بکرێ پاشان پێداویستەکانی خوێندنگە دابین بکرێ بەم هۆکارانە ئەتوانین ئێمە ڕێژەکە کەم بکەینەوە بڵێن 100% بن بڕێکەین ئمە ئومێدوارین کە بن بکرێ بەڕاستی چونکە ناکرێت تۆ نسبەی نەخوێنەوار لە وڵاتە هەبێت چونکە یەکێک لە پیوەرەکانی بەڕاستی وڵاتی پێگەشت و تۆپ و تیارە و تانگ نییە لە هۆکارەکانەوەی تۆ تا و بچەند نسبەی خەڵکی خوێنەوارت هەیە پێم وایە لە ساڵانی زووە عێراق و هەرێمی کوردستانیش پێم وایە کۆتای ساڵی هەفتەکانە نسبەی نەخوێنەواری تیا گەشتە ڕادی سفر ئەمە بەڕاستی شتێکی زۆر باشە بەڵام لە ئێستای ئەم دیارە بین بەڵێ دیاردەکە بینین دیاردەکە هەیە و کێ بەرپرسی من ناتوانێت هۆکارێک دیاری بکەین کۆمەڵێک هۆکار هەیە بەڕاستی بەرپرسن لێ ئۆسیران ئێستا واقع هەیە بەداخەوە کە ئەوی پێوتر دەسەڵات لی بەرپرسە لە بەشێک لە هەرێمی کوردستان پرۆسەی خوێندن ڕاوەستاوە ئەو تو بێنە بەر چاوی خۆت مناڵێک کە جانتای بۆ کڕاوە و کتێبی بۆ کڕاوە بە حەز و شەوق و خولیایەکە و سوێتی بچێتە قوتابخانە بۆ پۆلیەکی بنەڕەتی نەخێ قوتابێکی تر زیرەکە لە پۆلی 6 دەرچوە ئێوە بچێتە قۆناغی 7 نەخێر ئەوی تر زیرەکە و دەرچوە لە 9 ئێوە بچێتە قۆناغی 10 کە جاران پیانەوە ئامادەی یعنی ئەمە ئەم خەون و حەز و خولیایی کە قوتابی هەیە بۆ خوێندن ئێستاوە وەرزێکی خوێندن لە بەشێکی کوردستان ئەم قوتابێ ممارەسەی ئەم حەزەی خۆی نەکردووە ئەمە چ کاریگەریەکی نەرێنی لەسەر ئەم قوتابیە بەجێ هەڵێ بەداخەوە مامۆستا داناخۆی ئێمە هۆکارنی ڕاست ئێمە ئەنجامە ئێمە پرۆسی پەروەردە لە کاملی عێراقا بە بارودۆخی زۆر ئاڵۆز و ناهەموارە تێپەڕێک ئێمە ئومێدەوارین چارەسەر بکرێ چونکە لە زۆربەی وڵاتانی دنیای خوێندن و پرۆسی پەروەردەفێرکردن بودجێکی کراوی هەیە بودجێکی کراوی هەیە ئەمەی کە لای خۆشمان هەیە ئەنجامەکە بەڕاستی بەداخەوە بەدەسات و ئومێدەکەین کە لە نزیکترین کاتا چارەسەر بکرێ ئێمە لە ساڵی 2014 تووشی کۆمەڵی قەیرانی یەک لە دوایەک بووین بەڕاستی شەڕی داعش و هاتنی ئاوارە و دروستبوونی کێشە لە نێوان ناوەند و هەرێم وانەیە بەڕاستی ئەمە وای کرد کە مامۆستا بکاتە بینی دووڕیانێکی زۆر سەخت و ناخۆشەوە کە لە ناچاریە ئەم بڕیارە بدەن بەڕاستی یعنی ئێستاش وای لێ هاتووە ئێمە بیرمان بێت لە ساڵانی ڕابردووە داواکاری لایەنەکانی ئەو پۆستەنی حەفدە خاڵمانە ئەم حەفدەیە بێت و خۆی جێبەجێ بکرێنی 16 جێبەجێ بکرێن نابێت ئێستا وای لێ هاتووە داواکاریەکان زۆر هاتووتە خوارەوە بۆ نمونە مامۆستایەکی وانە بێش داوای دامەزرانەکە حەقی خۆیەتی ئەسڵ بۆ دانەمەزرێنی بۆ نەکرێت بەگرێ بەس یعنی ئێمە ئازانین لە وەزارەتی پەروەردە و لە وەزارەتەکانی کێشا ساڵانە کۆمەڵێکی زۆر لە خەڵک خانەنشین نەبێت باشە کۆمەڵی خەڵک بۆ خوێندن کۆمەڵی خەڵک وەفاتەکە کۆمەڵ بە هۆکاری جۆرا جۆر دوورەکەونە ئەمە مۆستا بەڕێزانە حەقی خۆیانە بەڕاستی بچێنە شوێنە دروست خاڵی تر بەڕاستی ئەو هۆکارەکە وای کردووە داوام ئێستا وای لێ بێ مەسەلەی پلەبەرزکردنەوەی مامۆستایانە بەچی قانونە ڕاگیراوە لەکوێی دنیاشتی وا هەیە چۆن ئێمە لیستی موچەکەمانەکە بڵاوە کرێتەوە لەی شوێنەکەشتی وان نییە باشە ئەی ئەمە بەچی قانونە ڕاگیراوە ساڵێک شەڕی داعش بوو تەواو ساڵێک ئاوارە هاو ساڵێک شەڕ بوو ساڵێک هەڵبژاردن بوو یعنی ئێمە هەر قەیرانی تەسمیلی قەیرانێکی ترەکەین بەڕاستی ئەمەی کە جەنابەت ئەڵی ئەهوا کە خوێندکارێک بۆ بەڕاستی بەداخەوە یعنی ئەمە هەمیشە لە مناڵەکانی خۆشمانوان ئەمە لە ذکرەوە طبعا پرسیارەکەی من هیچ پەیوەندی بە مامۆستاوە نەبوو هۆکارەکان چونکە مامۆستاش خۆی ینی فەقیرە مناڵەکانی خۆمان ینی زەحیە لەم بابەتە ئەویش موچەی وەرنەگرتووە قسەکەی ئێمە لەسەرەوەیە کاتێک ئەم مناڵە طبعا حکومەت لەمە بەرپرسە ئەم مناڵە ئەم حەز و خولیایی نایەتە دی چ کاریگەریەک لەسەر داهاتووی ئەم مناڵە ئاکا والله اینجای ترەوە بینای کەسایەتی خۆی لەسەر بنیاتە نابڕاستی یعنی تۆ بێنە پێشای خۆ دەیساوە وەرزێکی خوێندن بەداخەوە بەڕاستی لە سنووری ئەم محافەزەیە دەوام ناکرێ ئەمە هەمیشە و بەردام لە ذکریات و لە وێنەی ئەم مناڵەیە ئەمینێتەوە و خۆتەڵی جانتاکەی لە لاوەکەوتەوە دەفتەرەکەی لەم لاوەکەوتەوە جلو بەرکە ڕەنگە شەوانە سەیری بکەن خەونی و پێ و بینێ ئێمە ئومێد دەکەین لە ساڵی ئایندەیە بەرپرسانی ئەم وڵاتی ئێمە لە سەرۆکی حکومەت لە جێگری سەرۆکی حکومەت لە وەزارەتی پەروەردە ڕاستی بێنە سەرخات وەزارەتی پەروەردە هین ئەوە نییە کە تۆ بە بڕیار و بەڕێنمایی چارە مامۆستا تەسی ناکات سەر سلوکی مناڵیش تەنان لەسە مناڵ کە لە قوتابخانە نییە زیاتر بە ئامێرە ئەلکترۆنی و ئایپاد و مۆبایل و کۆڵان و چوزانم ئەوانەیە کە تۆزە تەمەنیانە بێ زیاتر لە دەرەوە و بەرە و کافتریا و بەرە و ناو گەنج و بازار و ئیشکردن وها وای لێ دێتر لە ڕووی ئەخلاقیشەوە ئەم مناڵە تووشی گرفتە بێت کاریگەری زۆر خراپ بە دوای خۆیان بەجێ هێڵێ ئەم توێژەی کە ئێمە پێڵین توێژی گەنجان و نەوجوانان کە لە قۆناغەزوەکانی گەشەیان بەڕاستی خەڵکی زۆر تایبەتمەندن یعنی بەهری زۆر باشیان تایە
و بێگومان کاتێک کە خوێندن نەبێت تووشی لادانە بێ بێگومان تووشی لادانە بێ بۆ ئەمەش بەڕاستی ئێمە هەمومان بەرپرسین لێ ینی خێزان بە دەرەجەکەم بەرپرسە کاتێکە مناڵ ئەچێتە دەرەوە ینی لێپرسینەوە بە دەرەجە یەکەم خاڵی دووەم ئەو مامۆسایی کە لە گەڕەکەیە ئەو ڕیسپی کە لە گەڕەکەیە ئەو دایکی کە لە ماڵایە ئەو براگەوری کە لە ماڵایە ئەو خوشکی کە لە ماڵایە کاتێک کە تۆ لە کاتی وەکو وێسایە کە دەوامی خوێندن و ناوەندەکانی خوێندن داخرا خۆی لە ڕاستی ئەمە فرسەتێکی زۆر باش و ڕەنگە زیێڕینش بێ بۆ هەنێ خێزان و خانەوادە کە بتوانێت لە ماڵ و ئاراستەکەی مناڵەکەی بە شێوازی بکە و بەڕاستی بە جۆرە لە جۆرەکان پەروەردەی بکە بەدی وەکەی تریشە تووشیم لادانا بێ بەڵێ بێگومان تووشی ئەبێ ئێمە ئەزانین کۆمەڵێک شوێن هەیە کە ڕەنگە شوێنی نەشیا و ناتەندروستیشم و خەڵک سەردانیشتێکە و هیچ قانون و ڕێنمایەکیش نییە بەڕاستی هەڵواتە بڵێ دەتوان خواردەمەنی 18 ساڵە بۆی نێ سەردانی ئەم شوێنەکە بێگومان کاریگەری بەدوای خۆیان دروستەکە چونکە گەنج لەم قۆناغەیە کە دائەبڕێت لە خوێندن ئێمە تەنهای قۆناغمان نییە سام بەشێک لە خەڵکمان هەیە بەداخەوەڵێ با پۆلی دوانزەکانمان نەفرۆت ئەی پۆلی نۆ چی فەرقێکی ئەی پۆلێکی بنەڕەتی چی فەرقێکی هەیە ئەم قۆناغانە هەمووی بەدوایەکە وەکو کۆمەڵی ئەڵخەم بەدوایەکە هەموو قۆناغان گرنگن گەنج نەوجەوان لەو قۆناغەیە بەڕاستی پڕوزەیە پرتاقەیە کۆمەڵەیە توانە و تاقی زۆر باشی تایە ئەشێ مەسوود لە توانە و تاقەکانیان وەربگرین و ئەشێ لە ئێستا خولی جۆرا و جۆر و ئەوانە هەیە خێزانەکان ڕێگەیان بدەن کە پەروەردەیان بکەن چونکە ئەگەروانە بێ بەڕاستی کاتێکی تریشمان پێویستە تاوەکو ئێمە ڕێگە ڕاستەکان پیشانە دێنەوە کە ئەمە ڕێگای خوێندنە بەرپرسیارەتێکە و کاتین هەمومانە خێزان بە دەرەجە یەکەم کۆڵانە دایکە باوکە ڕاگەیاندنە بەڕاستی ئەمە کۆمەڵی هۆکارن کە لە ڕاستیە هەمووی کاریگەری هەیە گەنج لە خۆناغای بێ لێ نزیک بیتەوە توانای زۆر باشیان تایە تەسەورەکەی لەگەڵ دابنیشی بڵێ وەرە من وەکو دوو هاورێت لەگەڵ جەنابتا دانیشم سەرێکی نووسری زۆر باشیان تایە شاعری زۆر باشیان تایە وەرگێڕی زۆر باشیان تایە توانە و تاقی زۆر باشیان تایە لە ئێستا کە دەوامی خوێندن نییە ما ئەزانین ینی بەشێک لە خێزانەکانی لە هەر دقیقە خوێن داوامی خوێندنەکە دەستی پێکردەوە و ئێمە مەنهەجەکەیمان حازرە مەسەلەن لە ڕێگەی ئەلکترۆنیەوە ئێستا بەشێک لە کتێب مەنهەجەکانی خوێندن لە وێبسایتەکانە هەیە دایک و باوکی مەسەلەن خەڵکی عایلە و شت هەیە ئەڵێ مەنهەجەکانی بۆ دابینەکەی نەکرێت بەڕاستی بەم سوودان بەم شێوازانە سوود بە قوتابی خوێندکارەکە بگەێنن و ئەگەر ئەمەیان نەبێ بەڕاستی حاڵەتی دووەم دەست پێکا کە ئەمەیان دیارێکی کەسمان تەمەنای بۆ ناخوازین چونکە دوایی بەڕاستی کە ئەچێتەوە بەرخوێنیش کاتێکی زیاتری پێویستە تاوەکو ئەو سلوک و ئەو شتانی کە فێر بۆ بێ ڕاست بکرێتەوە مامۆستا کۆمەڵێک هۆکار باس کرد کە ئەکات گەنج و هەروە قوتابی لە خوێندن تا ببڕێن ئەوە هەروەها دایکان و باوکان دەکرێت تا تەمەنێک بەسەر منداڵەکانیان دازاڵ بن و خوێندنیان پێ بکەن بەڵام لە تەمەنێکدا لەوانەیە منداڵەکە بڵێت خۆم بڕیاری خۆم پێویست ناکە تۆ تەداخولم بکەیت بم شێوەیە جوابی دایک و باوکی بداتەوە و لە ئێستا هەنێ مناڵ ئەبینین کە لە تەمەنێکی زۆر کەمدان لە بازاڕەکاندان ئیش دەکەن ڤێپێکیان بەدەستەوە یاخود جگەرەیەکیان بەدەستەوەیە دەیکێشن و ئەمە لەلایەک و لەلایەکی تریشەوە ڕەفتار و قسەکردن و جنێودانەکانیان لەلایەکی ترەوەیە ئایا تا چنێک خێزانەکان کاریگەریان هەیە لەوەی کە هانی منداڵەکانیان بتەن دەست بە منداڵەکانیانەوە بگرن کە بەردەوام بن لە خوێندن ئەگەر تا تەمەنێکی دیاریکراویش بێ بۆ ئەوەی نەچنە ناو کۆمەڵگیەکەوە نەچنە سەر شەقامێک یاخود ناو بازارێک بۆ ئەوی تووشی گرفتی گەورەتر ببن بەڵێ بەداخەوە ئەمانە جگە لەوە کارەکان ئەمانە ئەنجامێکن کە ئێمە ئەیبینین کاتێک کە گەنجێک یان لە تەمەنێکی دیاریکراوە کە لە بازار ڕێشەکان وەکو ئیشکردنەکەی کە هیچ کەس ئیشکالێکی دین لەسەری نیە لەسەر جۆری ئیشکردنەکە بەڵام و کاتی کە پرسیارە جدەکە دروستە بێ ئەوەیەکەوە جەناب ئاماژەت بێت کەسێک لە تەمەنێکی زواد جگەرەی کێشێ ئەسڵەن چۆن جگەرەی کێشێ جگەرەی ئەلکترۆنی چۆن بەم شێوازە لە بازاڕەکان ئێمە بڵاو بوونەتەوە کەنگانە سەرتا ئاماژەی پێکرد ئێمە کۆمەڵەشمان هەیە بۆ کوشتێکی فۆقی حکوومەت بەرپرسە لێ ینی من ڕێگەی لێ ئەگرم تاوەکو تەمەنێکی دیاریکراوە بەڕاستی ئەسڵان ڕێگەی پێ نادرێ مامۆستای بەڕێز ئەمە بەڕاستی بە دەرەجە یەکەم تاک خۆی دوادار خێزانەکان بەرپرسن لە ینی کاتێک کە مناڵێک لە ماڵ دەرەچێت کە دێتەوە ماڵەوە ئەم دایکە جلی ئەم مناڵە ئەگۆڕێ ئەی شۆرێ کاتێک شتێکی نەشیاو یان ناشازە بینێ گرنگە کە ڕاستەخۆ گفتوگە لەگەڵ مناڵەکە بکات بە باوکیڵێ بە براکەورەکەیڵێ بە خۆشی گەورەکەیڵێ پاشان بە شێوازێک لە شێوازەکان کە شێوازێکی تەندروستیەوە بەڕاستی دانیشێت بە شێوازێکی ڕازگویانە کە ئەمە لەکوێوە سەرچاوی گرتووە قەت هیچ کاتێ مناڵی ڕاتەخۆ دەدناوە بۆ جگەرەی لا من کۆمەڵێک متەبعاتێ بۆ کە جگەرێکی ئەلکترۆنیە سەردانی دوکانێکی مێرگێ لێ یان لە بازاڕەکانە لە شێوازێکی نشیەوە
پێشتری شتون بەڕاستی ئێمە هەمومان بەرپرسین لەم ڕۆ ینی ئێمە ئابین لەگەڵی کا کۆمەڵە شوێنمانەیە کە گەنج و لاوەکانمانلادا لە بەرامبەرشا کۆمەڵە شوێنمانەیە کە گەنج و لاوەکانمان بەڕاستی ئاراساکە بۆ شتێکی باش بۆی ئەرکی دایک و باوکە کە بە دوای مەسلحەتی مناڵەکەیە بگەڕێ ئێمە بۆچی کاتێکە میوانێکمان دێ ئامادەین مەسروفاتێکی زۆر بکەین ئامادەین سفرە و خوانەکانمان بڕازێنین و ئاسایی بێ بەلامانەوە بەڵام ئەی بۆ ئامادە نەبین کە ئێمە بە دوای ڕێکخراوێکی باشە بگەڕێن و پارەیەکیش بدەین و بۆی کا مناڵەکان بەڕاستی تەندروست بێ و سەلامت چکە دوجار کە گەورە بوو کێشە بۆ خودی خۆ دروستەکە کێشە بۆ خێزانەکە دروستەکە کێشە بۆ خوشک و براکەی دروستەکە ئەو شوێنێکەوە ئێمە تیا ژین بەرپرسین ژینگەی شوێنەکە باوک دایک برای گەورە خوشکی گەورە مامۆسای گەڕک مامۆسای مزگەوت لە گەڕەکە مامۆسای کەسی دەمسبی و ڕیشمی لە شوێنەکە ئێمە زۆر جار گلەی لەو گەنجاناکەن ئەلێ وەڵایم شەو ڕۆژمەوە بۆ نوێژی بەیانی بینم کۆمەڵە گەنج لە شوێنەکە دانیشت بوون خەریکی یاری ئەتاری بوونیان نێرگەلانە کێشە ئەی چۆن بوو جەناب دانیشتی مەرحەبایەکیان بکەیت و دوو قسەیان لەگەڵا بکەیت خۆ قسەی لەگەڵا بکە ڕەنگە ئەویش بۆ خۆی بیر و بۆچوون و قەناعەتەکەی گۆڕێ بەڕاستیمانە ئەنجامن کە ئێستا بەدەست هاتوون پێویستی بە هەوڵ و هیمەتی هەمەلایەنە هەیە ئەم شتانە بە بڕیار چارەسەر ناکرێت یان بە حەز و خولیا چارەسەر ناکە بڵێ وەڵام پێم خۆشە بەڵێ گشتمان پێمان خۆشە بەڵام باوک بەرپرسە بە دەرەجەیەکەم وەکوتم دایکە پاشان ئەو خەڵانی کە ئاماژەم پێکرد بۆی کەوا کۆمەڵگەکەمان هەمووی لە ڕێ دەرنەچێ چونکە بنیات و پێکاتی هەر کۆمەڵێکی بریتێ لەم گەنج و لاوانیکەوە هەیە کە تۆ گەنج و لاوەکانت لەسەر ئیش و کار نەبوو لە خوێندان نەبوو کە مەشغوڵ بووە کۆمەڵە کاری لا بەلاو بەڕاستی و کاریگەری تر بە دوای خۆیان دروستەکە ئێمە لە ساڵانی پێشووترە ئەمان بینی کاتێکە گەنجێک تاوەکو بەیانی خەریکی سوشیال میدیایە یان لەگەڵ هاوڕەکانە خەریکی خوێندنی بەیانی کە تێ بۆ خوێندن نەدانی کۆمەڵە کاریگەری زۆر خراپ بەڕوێ دەرەکەوێت باوەڕەکەی ئامادە نیشانێت لە پرچی بدا سیرۆن بینن سەر تەوەرەکە ینی ئەوەی گرنگە پرۆسەی خوێندن وەکو تەسبیحێک وایە بە دوای یەک یانی تۆ بیرکەرەوە قوتابیەک وەرزێکی خوێندنی نەخوێنەوە لە بابەتی بیرکاری لە بابەتە با بڵێن لوغەکان ینی کوردی و عەرەبی و ئەمانە ئینگلیزی ئەم قوتابیە ئەگەر وەرزی دووەمیش بخوێنە یا بچێتە قۆناغێکی داهاتووی خوێندنی لە پۆلی یەکە بۆ دوو لە حەوتە بۆ هەشت لە هەر بابەتێک لەم قۆناغانە بڕوا تا چەند نەخوێندنی وەرزێک نەخوێندنی وانەیەک نەخوێندنی چەند مانگێک لە خوێندن گرفتی زانستی بۆ خودی قوتابیەکە بۆ قۆناغەکانی دیکەی خوێندنی دروستەکە بێگومان دروستیەکات ئەمە بەرپرسانی وەزارەتی پەروەردە ئەبێ ئەم بابەتەمان بۆ ڕێک بخەنەوە ڕاستی ئایا کەیسا لە وەرزی دۆمە گەردەوام دەستی پێکردەوە بۆ نمونە هەر لە وەرزی دۆمە خوێنیان بابەتەکانی وەرزیەکەمە خوێنرێ پاشان ئەو بابەتەی کە فوتاوە لە چ کاتێکا تەویز دەکرێتەوە بێگومان یەکی بنەڕەتی بۆ نمونە تاوەکو وەرزیەکەم 15 حرفە خوێنن لە وەرزەکەی ترا 15 ترە خوێنن ئەگەر تۆ لیستاوە لە 15 دۆمە دەست بکاتەوە ئەی کە 15 تری بۆ تاویز دەکاتەوە یان بۆ نمونە ئەوانی کە بەشداری تاقیکردنەوەی نیشتیمانی پۆلی نوئەکەنەوە تۆ بەشێکت ڕووی بەڕاستی ئەوانی کە پۆلی دوانزەن یانی ئێمازانی بەشێک لە ناوەندەکانی خوێن تاوەکو ئەم لەحظەیە یەک گوشێکیان نەخوێندووە بێگومان کاریگەرێکی زۆر خراپ بە دوای خۆیان بەجێ هەڵێ پێویستمان بە کۆنفرانسێکی زانستی هەیە کەسانی پسپۆر کەسانی شارەزا بێ بڕیاری پەروەردەی تیا بدرێ بڕیاری فەوقینا ئێمە بڕیارمان داوا بکرێ ئەبێت تۆ پێش ارتێجارە لەگەڵ مامۆستاکانە دابنیشی ئێستا خواستەکان وەکو باسم کرد تۆ تێکەم بۆ تۆ ینی بۆ نمونە مامۆستای وانە بێژ بکرێ بەگرێ بە زیان دامەزرانن ئەوەشی کە مامۆستای میلاکە موچە لە کاتی خۆی ئەو لە بەرسیرم بۆ نەمان بینیم حکوومەتە کۆبوونەوەی کەنجومەنی وەزیران تایبەت کا بم کێشە ینی تۆ بڵێ ئەوەندە ئەم هەموو قوتابێ لەم سنوورە ئەم هەموو مامۆستایە پرۆسێکی گەورەی خوێندن وەستاوە ئەم هەموو مناڵە لە ماڵەوەی لە سەرجادێ لە کۆڵانە دەرگای قوتابخانە داخراوە ینی ئەم حکوومەتە کۆبوونەوەیەکی نەکرد بزانێ ینی هەر بۆ ئەگەر بە زایرش بێ لەبەر دڵی مامۆسایان کۆبوونەوەی بکات بزانێ ئەم بابەتانە چیە و وعدێک باقسێکی چەندین ساڵە وعدەیات و نای بەدەسەر باقسێکی بکردایە وەڵاهی اینجا بەداخ و ئەسەفێکی زۆرەوە ئەوە پرسیاری ئێمەشەوەکو توێژی مامۆستایان ینی پەروەردە تەنها پەیوەندی بە قوتابخانەیەکەوە نیە پەیوەندی بە یەک کۆڵانێک و گەڕێکێکەوە پەیوەندی بە ماڵ بە ماڵەوە هەیە ینی هەچی ماڵ هەیە لە وڵاتی ئێمەیە پەیوەندی بە وەزارەتی پەروەردەوە هەیە ئێمە ئومێد ئەکەین
لە ساڵی تازەیە ئەجندای کارەکانی حکوومەت گریگیدان بێ بە پەروەردە سلکی پەروەردە توێژی مامۆستایان توێژیوانە بێژان دابینکردنی پێداویستی بۆ ناوەندەکانی خوێندن چکە بیرمان نەچێت لە ئێساشەکە لە بەشێک ناوەندەکانی خوێندن کە داوام دەستی پێگویان داوامەکرێ وشە بکێشە نیە ینی بەدایان کێشەیە ینی ڕۆژێک کوستانە ڕۆژێک پێداویستەکان هەیە ئێمە ئومێد دەکەین لە ئەجندای تازایان نابێت بەڵام بە بڕیاری پەروەردەی بە بڕیاری فەوقی ناتۆ بڕیاردەرەکە ڕەنگە بڕیارەکە دۆ پێویست بەڕاستی جێبەجێ نەکرێ و پرسیاری کە جەناب دەڵی بەڕاستی مژوک مامۆستا و پرسیارەمان هەیە ینی بەرپرسیانی وەزارەتی پەروەردە و حکوومەت جواباندەنەوە بۆچی کۆبوونەوەکی ئەنجومەنی وەزیران تەرخان ناکەن بۆ ئەم ژمارە تەلەبی کە داوام ناکە بۆ ئەم ژمارە مامۆستای کە داوام ناکە ینی کەسێک نییە ڕۆژە لە ڕۆژان لەگەڵ ئەم مامۆستایانە دابنیشە بە ئەرزەحمەنی بۆ داوام ناکەن ئەمە بەڕاستی جۆرێکە هەچ تایتڵێکی بۆ دابنی بەڕاستی تاجێگەی ئەبێتەوە کە بەڕاستی وەکو مامۆستا وەکو توێژی پەروەردە جێگەی نیگەرانیمان زۆر باش مامۆستا جۆرێکی لە دابڕانەکان دابڕانی پشوەکانە جاری وە هەیە پشوەکانمان زۆر درێژە ئەکێشێت پشوەیەک هەیە کە لە هەفتەیەک زیاتر بێت لە ناوەڕاستی وەرزەکانی خوێندندا جۆرێک لەم جۆرە پشوانەمان هەیە بەتایبەت لە مانگەکانی سەیە کە پشوی وەرزی بەهارەمان هەیە کە مەش جۆرێکە لە جۆرەکانی دابڕانی قوتابی لە خوێندن ئەم جۆرە دابڕانە چ کاریگەریەکی هەیە لەسەر خوێندکار و قوتابیەکان باوەڕەکەم مەگەردام لە شوێنی خۆیان بێ لە شوێنی ئاسایی بێ ئەم جۆرە شانە باوەڕەکەم هیچ ئیشکالەتێکی زۆر گەورە خۆیان کرد لە مانگی دۆ قوتابخانە بوو با و هەفتە دڕۆژە پشووێت خوا ئەمە بەڕاستی کاریگەری زۆر گەورە دروست ناکات چکە بەشێک لە خێزانەکان احتیمال لە سەفەر بکەن احتیمال بەلایەکان بڕۆن پێم وایە ئەو پشوانە هەر بخۆی ضرورن بەلای خزمێکە ڕوا بۆ دۆستێکا ڕوا بۆ دەروی شارەکەی خۆی ڕوا بۆ دەروی وڵاتە ڕوا کەشێکی ڕۆحی دروستەکە مەسەلەن باوەڕەکەم ئیشکالێکی زۆر گەورە دروست ناکە ئەوەی ئیشکالە گەورەکەی ئەوەی کە مامۆستا ئاماژەی پێکرد ئێمە لە ماوەی سێ مانگی ڕابردووە کە لە خوێندن نابڕایم بەڕاستی ئێمە کاریگەرێکی زۆرە و لە ساڵانی ئایندا بەڕاستی کاریگەری خراپ و لێکەوتەکانی دەرەکەوە چۆن ئێمە لە سەردەمی کۆرۆنا کۆرسێکی خوێندنمان تقریبان هەمووی ناوەڵام ڕێژێکی باشی فۆدا بەشێک لەو قوتابی خوێندکارانەمان ئێستا لە پۆلی 12 ئێمە ئاساوارەکەی بینین ینی یەک هەفتەیەک داوامی خوێندن نەبێ ئێمە کاریگەرێکی هەسی پێکەین پرسیارەکەی پێشووی من ئەوە بوو مەبەستنەوە بوو کە کاتێ وەرزێک ناخوێنێ بۆ قۆناغەکانی تری ئەم قوتابیە زانیاری لەسەر ئەم هاوکێشەیە ئەم حەلکردنی ئەم بابەتە نییە لە هەموو دنیام شتە متەبع خوێنن بێتە لە حەز بێتە لە حەز و خولیاتەوە بێ حەزت لە خوێندن هەبێ هەنی ئەم کتێبە بێتەوە دامە لە باقەڵتا بێتەوە نابێت نەزانی بەیانی چی ڕۆدا ئێمە چۆن کاتی خۆی مازانی مانگی دە مەکتەبە مانگی یەک حینیوەی ساڵە مانگی دووەکرێتەوە مانگی 5 داکرێت 5 دەرجەقرارەیە 5 قانونە بوو هەموو کەسێک لەبەری بوو یعنی کەشی کە لە بازار ڕەوەدانی چی شتێک ڕۆدا ئێمە ئێستا بەهۆی زۆری ڕێنمایەکان و بۆی ئەم بارودۆخ و شەڵەژاوی کە دروست بووە بەڕاستی نەزانی بەیانی چی ڕۆدا بەڕاستی ئەمە جێگەی گرفتە واللێکەوتیت لە ساڵانی ئایندەیە دەرەکەوە بەڕاستی ئێمە وەرزێکمان نەخوێناوە یعنی ئێمە وەرزی دۆمیش بۆ منە کە دەست پێەکەینەوە چۆن دەست پێەکەین و کۆتم پێچی بە کۆنفرانسێکی زانستی خەڵکی عاقڵ خەڵکی پسپۆر لە مەجالەکە بەم شێوازە دەست پێ بکەینەوە ئێمە هەم خوێندنەکەمان نەفۆتێ و هەم کاریگەری خراپیشی نیبێ بۆ ساڵی ئایندە بەڕاستی مامۆستا سیرۆن بابەتێک لەوانەیە یعنی تۆزێک ورد بێ بەس جێی سەرنجە بەڕای من تا چەند دایک و باوک و مامۆستاکان جەنابێت کە مامۆستایەکی لە گەڕەکەی خۆتان لە ناو خزم و سوکارەکەی خۆتان لە مزگەوتەکەی لای خۆتان ئەو قوتابیانی کە هەن ئەکرێت بە جۆرێک لە جۆرەکان هەچەنە تایم و چێژی ئەوە نایە کە لە سڕح لەو لە هۆڵێکی قوتابخانەیە بەڵام هەفتەی جارێکیش بێ مناڵانە ببینرێن دەرسێکیان پێبووتە یان دایک و باوکەکان لە ماڵەوە بەهۆی یوتیوبەوە بەهۆی ئەو وێبسایتانێک کە هەیە ئەگەر تااقەتێکیان هەیە ئەگەر لی ئەزانن ئەگەر خوێنەوارێکیان هەیە هیچ ناکەم تا زۆر لەگە مناڵەکانیان ئەو مەرحەلەیان لەگەڵا ببڕن بۆی کە هیچ نەبێ ئەم مناڵە هەروە نەبێ هیچ شتێک لەم خۆناغی کە ڕابردۆ نەزانێت تا چەند ئەمە گرنگ بەڵێ بەتاکی زۆر گرنگە و کارێکی زۆر باشیشە وەکو حاڵەتی تاک بەشێکی زۆر لە خێزانەکانم کارە ئەەکەن وەکو حاڵەتی تاک بەشێکی زۆر لە خێزانەکان ئێمە ئاگامان لێ لە نزیکەوە لەگەڵیکەوە ئێستا داوامی خوێندن نییە بەڵام بەشێکی زۆر لە خێزانەکانی ڕۆژانە کتێبی مەنهەجوانە وەرەگرن بۆ مناڵەکان لە ڕاستێمە جێگەی دڵخۆشە بەشێکی زۆریان بە دوای ئەو ڕێکخراوانەیە ئاگەڕێن کەوانە پەروەردەکانی تیان ئێمە لە ڕاستی هەر دووبارە جێگەی دەستخۆشە بەشێکی تریان پرسیاری ئەو ئەوانی کە لە قۆناغەزۆکانی خوێندنان بەڕاستی پۆلیەک و دووسێوان و پیفێربوونی حرفەکان بەڵێ بێگومان هەیە و کارێکی زۆر باشە وەکو حاڵەتی شەخص بەڵێ هەیە
بەڵام ئومێد دەکەین ئینشاڵڵا ئەمە تێپەڕ بێت و چارەسەر بێ و زۆر درێژە نەکێشێت چونکە هەنێک خەڵکیشێ بەڕاستی ڕەنگە توانای ئەمین نەبێ کامە باسی سوۆشیال میدیاکە ڕەنگە بەشێک لە خێزانەکان نتوانێت سوۆشیال میدیاک دابینکان نتوانێت مۆبایلە دابینکە ڕەنگە نتوانێت مەنەجەکە بکڕێ وەکو حاڵەتی تاک بەڵێ هەیە وەشتێکی زۆر باشیشە ئومێد دەکەین ئەو خێزانانش کە لە ماڵەوە مناڵیانە لە هەر قۆناغێکی خوێندنان بەڕاستی سوود لە کاتەکە ببینن. زۆر باش مامۆستا ئەگەر هاوکارم هیچ پرسیارێکی نەمابێت لە کۆتایی یا چ ڕێنماییەکی بە دایکان و باوکان لە ماوەی کە قوتابیەکان دابڕاون لە خوێندن چۆن وایان لێ بکەن خوێندنیان لا خۆشەویستکان بۆ وەرزی نوێیەکە خوێندن دەستی پێکردەوە جوهدێکی زیاتر بدەن بۆەوەی لەگەڵ وانەکانە زیاتر بەرەو پێش بچن. دەستان خۆش بێ هەر بخۆی ئەم سازانی ئەم جۆرە بەرنامانەوە بخۆی هەوڵەکە بۆ چارەسەر دەستان خۆش بێت جۆرە بەرنامانە شتێکی زۆر باشن وڵای ئێمە داواکارین لە خێزانە بەڕێزەکان و کوتم پەروەردە پەیوەندی بە هەموو ماڵێکەوە هەیە ئەم مودەیە کە منداڵ و جگەر گۆشەکان و نەوجوانەکانە کە لە خوێندن دابڕۆن بەڕاستی ئاگاداریان بن لە چونە دەرەوەکانیانە لە هاوڕێکانیان لە برادەرەکانیانە چونکە کە خویەک فێر بوو دوای کاتێکی زۆری پێویستێک کە ئێمە بۆمان تاویز کاتەوە بەڕاستی تاوەکو کرا دەرزەکانی خوێندن منهەجەکانیان پێزەبت بکەن لەگەڵانە بشتێکی زۆر باشە نەکرا بابەتەکانیان بۆ حاضر بکەن نەکرا هەر ئاگادار بن لایەن یەکەم هاوڕێ برادەرەکانێکی بۆی خوا نەخواسە فێری خو ڕەوشت و ئاکارێکی خراپ نەبێت چونکە دوجار ئەمە کاتێکی زۆری پێویستە بۆ ڕاستکردنەوەی. زۆر سپاس بۆ سیروان حەمەخان ڕاهێنەری پەروەردەیی کە لەم تەوەرە لەگەڵمانە بووی زۆر سپاس دەکەم ئەم کاتێکی بەبەت بەخشی. بەخێر بێ مامۆستا جان دووبارە.